ساڵتان لەبێت بینەرانی کورسان نیوز من ئاڕۆتۆفیقم لاڵقێمشەی بەرنامی پانۆرەما پێتان گەیشتینەوە بڕیاری هەڵوەشاندنەوەی بڕیارەکانی پێشووتری ئەنجومەنی شورای بەعس کە لە ڕابردوودا دەرچووە بۆ داژیکردنی زەویزارەکانی کورد و تورکمان لە کەرکووک و ناوچەکێشە لەسەرەکان بڕیارێکی گرنگە و کۆمەڵێک ڕەهەندی یاسایی هەیە کە خۆشببختانە لە ئەنجومەنی نوێنەرانی عراق بە کۆی دەنگی سەررجەم هەم فراکسیۆنە کوردستانەکان هەم فراکسیۆنە جیاوازەکانی سونە و شیعە لە ئەنجومەنی نوێنەران دەرچوو. تەواو ئەم بڕیارانە کە هەڵوەشاوەتەوە خاوەنددارێتی زەوێ کشت و کاڵیەکان لە کەرکووک و ناوچەکێشە لەسەرەکان دەگەڕێنێتەوە بۆ خاوەنە ڕەسەنەکانیان. تەواو خاوەنە ڕەسەنەکان چێن کورد و تورکمانن. ژمارەیەکی زۆر زەویزار هەیە کە وەکو مەزەندە دەکرێت 300,000 دۆنم زەوی بێت. لە ئێستادا بڕیارەکە بۆتە قانون و لە ئەنجومەنی نوێنەرانی عراقەوە دەرچووە. ڕێکارە یاسایەکانی جێبەجێکردنی بڕیارە چۆنە؟ ڕەهەندە یاسایەکان خۆی چۆن دەبینێتەوە لە داهاتوودا بۆ جێبەجێکردنی؟ لایەنی بەرپرس چێە بۆ جێبەجێکردنی ئەم قانونە لە کەرکووک و ناوچەکێشە لەسەرەکان؟ هەروەها کۆمەڵێک لایەنی دیکە هەن کە لەوە چێ لە داهاتوودا ئەم قانونیان بەدڵ نەبێ بە تایبەتی هەندێک لایەنی عارەب ئەمان چۆن ئەتوانن لە داهاتوودا ئەگەر بڕیارەکە یاخود قانونەکە جێگەی ڕەزامەندی ئەوان نەبوو تانی لێ بدەن ئاخۆ ئەتوانن یاننا بەگشتی گفتوگۆکین لەسەر ئەم بابەتە لە بەرنامی پانۆراما بە میوانداری بەڕێز زیلان غەفور ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عراق لە فراکسیۆنی یەکێتی کە بەسپاسەوە لە ئەستۆدیۆ لەگەڵمانە بەخێر بێ خاتو دینا. زۆر سپاس. تاوان ئەم بڕیارە گرنگە کە دەرچۆ چونکە ماوەیەکی زۆر ینی کورد و لەسەر و هەمووشیانەوە ینی یەکێتی نیشتیمانی کوردستان کاری کردووە بۆی کە ئەم بڕیارانەی بەعس هەڵبۆشێتەوە کە بە تایبەتی داژیکردنی زەویزارەکان بۆ لە کەرکووک و ناوچەکێشە لەسەرەکان. لایەنە قانونیەکەی ئەم بڕیارە چۆنەوە تا چەندە گرنگە و چۆنە هێزە قانونیەکەی بۆ جێبەجێکردنی لە داهاتوودا؟ پێویستە پێشتر باسێکی بەگشتی ئەم بڕیارانی مەجلیسی قیادەی سەورە بکەین. طبعا لە ساڵەکانی هەفتایە بە یاسا گۆڕانکاری دیموگرافی ڕووی لە شاری کەرکووک کرد و بە کۆمەڵێک بڕیار 8 بڕیاری مەجلیسی قیادەی سەورە ئەرز لە خاوەنە ڕەسەنەکانی وەرگیرایەوە و دران بە پێکهاتەی عەرەب. ئەمە چۆن بوو بە کۆمەڵێک یاسا ڕێکخران ئەو ئەرزانە وەرەگیرانەوە و هەدەف لێی لە نەسی قانونەکەیان نووسراوە بۆ نفعی عام بەکاردێت. بەڵام دواتر دوای هەڵوەشان دوای ئەوەی کە ئەم بڕیارانە دەرچوون عەقدی زراعی بۆ عەرەبی هاوردە لەسەر هەمان ئەرز عقدیان بۆ کرا. ئەم زەویانە هینی کورد و تورکمان بوو. هینی کورد و تورکمان بوو. پێ بوو. هەمویان تاپۆیان هەبووە. طبعا عقدی زراعی لەسەر کرا واتە غەرەزەکە دەرکەوت کە غەرەزی گۆڕینی دیموگرافیا هەیە لە پارێزگای کەرکووک و ئەو ئەرزانی کە لێیان وەرگیرایە بۆ نفعی عام بەکار نەهاتووەکەوەی کە لە نەسی قەرارەکەی هەبوو مەبەستەکە لێی تعریب و گۆڕانکاری دیموگرافیا بۆ لەو منطقەیە. ئێمە تقریبا 50 ساڵە ئەم کێشەیەمان هەیە. لە دوای ساڵی 2023 و دانانی دستوری عێراقی و جارێکی تر لە ساڵی 2005ەوە ئێمە 2023 کە دەستوری عێراقدانرات چکەوتە 23 عفوا 2023 عفوا 2023 طبعا لە دوای دانانی دستوری عێراق لە ساڵی 2005ەوە و تاوەکو ئێستا ئێمە کاری جدی لەسەر ئەم بابەتانە ئەکەین بۆ ئەوەی بتوانین هەڵی وەشێنەوە دراسی بابەتەکە بەگشتی بکەین و چۆن بتوانین ئەمانە جارێکی تر بگەڕێنینەوە. طبعا بە دوو شێوە لە پارێزگای کەرکووکیان بە گۆڕانکاری دیموگرافیا کراوە بەشێکیان بە قەرارات لجنەت شؤون شیمال کراوە. ئەمانە قووەتی ناو مەجلیسی ویزەرا بە قەرارێک لەوانەوە هەڵەوەشێنرێتەوە. لە ساڵی 2012 ئەنجامدرا لە هەڵوەشایەوە ئەم بڕیارانە هەرچەنێت تا ئێستا لە ڕووی جێبەجێکردن و هەندێ پرۆسیسماوە بەڵام هەڵوەشێنراونەتەوە. ئەوەی کەما بوو بەشێکی تری پرۆسەی بە عەرەبکردن
یان بە گۆڕینی دیموگرافی لە پارێزگای کەرکووک لە ڕێی بڕیارەکانی مەجلیسی قیادەی سەورەوە کران. ئەمانەش ئەو 8 بڕیارە بوون کە لە ساڵی 2005 تا ئێستا لە ناو پەرلەمان نەئەتوانرا ئەمە تێپەڕێنین بۆ خۆتان نەزانن کە کورد پێکاتەیەکە 60 بۆ 65 مەقعدیەیە و بۆ تێپەڕاندنی ئەم پرۆژە یاسایە ئێمە پێویست بوو ئیتیفاقی سیاسی بکەین. بۆ ئەم جارە کراتەوان. بۆ ئەم جارە کرا. طبعاً ئێمە لە خولەکانی پێشووی پەرلەمان ئەم پرۆژە یاسا هاتۆتە پەرلەمان و خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە، دووەمی بۆ کراوە، بەڵام نەگەیشتۆتە قۆناغیەوەی دەنگی لەسەر بدرێت. بۆ ئەم دەورە پەرلەمانیە یەکێتی نیشتیمانی کوردستان خاوەنی ئەم پرۆژەیە و لە ئەتیفاقی سیاسی و لە منهاجی حکوومەتە ئەم بڕگەیان تەثبیت کرد. چۆن لایەنەکانی تری عێراق لایەنە سیاسیەکان پرۆژە یاسایان هەیە و ئەیانەوێ فقرێک تەثبیت بکەن لە منهاجی وزارەیە، ئێمەش یەکێتی ئەمەی تەثبیت کرد. طبعاً بە سوپاسەوە لایەنە کوردستانیەکان سەرجەمیان هەم لە مەجلیسی ویزەرا هەم لە پەرلەمان ئەمانە هەموو دەنگیان لەسەر پرۆژەکەدا، بەڵام خاوەندارەتی پرۆژەکە یەکێتی نیشتیمانی کوردستانە. تەحالوفاتی پێویست بوو و پێویستی بەوە بوو کە ئێمە لەگەڵ لایەنەکانی ترە تەنسیق و ئتیفاقمان هەیە بێ بۆ تێپەڕاندن. هەروەکو وتم کە ئەم کێش لایەنە سونە و شیعە چۆن پێکاتەی شیعە کۆمەڵی یاسای هەیە و ئەیانەوێ تەشریع کرێەوە لە ساڵحی پێکاتەکەی ئەوانە، بە هەمان شێوە ئێمەی کوردیش ئەم پرۆژە یاسایە زۆر بەلامانەوە گرنگ بوو. بە هەمان شێوە پێکاتی سونەش بۆ نمونە چەند پرۆژە یاسایەکیان هەبەوەی عەفوی عام، مۆزوعی موسەئەلە و عەدالە. باش خۆبا لێرە یەک پرسیار بکەم، ینی ئەم پرۆژە یاسایانە و بە تایبەتی ئەمەی کە هەڵوەشانەوەی بڕیارەکانی مەجلیسی قیادەی سەورەی بەعس، ینی 50 زائیدێکی پێویست بوو لە ئەنجومەنی نوێنەران بۆیە توانیتان ئەم کۆدەنجێ دروستکەنیەوە؟ بڵێ طبعاً هەموو پرۆژە یاسایەک پێویستی بە 167 دەنگ هەیە، یعنی بۆ ئەوەی تێپەڕێت. چگە لە هەندێ کۆمەڵێک یاسا نەبێ ئەوانە پێویستی بە ثولثین، ینی دوو لە سەر سێ ئەندامانی پەرلەمان، بەس ئەمە حاڵی یاساکانی ترە کە تەشریعکرێن. طبعاً پرۆسسکردنی هەر پرۆژە یاسایەک چۆنە ئەمێ ئەوش ڕوونکردنەوەی لەسەر لە دوو ڕێگەوە پرۆژە یاسا دێتە پەرلەمانەوە، ڕێگەیەکیان لە ڕێگەی مەجلیسی وزەرا و ڕێگەیەکیان لە ڕێگەی سەرۆکایەتی کۆمارەوەیە. ئەم پرۆژە یاسایە طبعاً هەروەکو وتم لە منهاجی وزاری تەثبیت کراوە تا لە حکوومەتەوە هاتە پەرلەمان. ئەکید هەموو پرۆژە یاسایەک مەجلیسی شورای دەولە ئەمە یعنی ئیعدادیەکە و دواتر بەرزێکاتەوە بۆ مەجلیسی وزەرا. مەجلیسی وزەرا دەنگی لەسەر ئەم پرۆژە یاسایەدا بۆ ئەوی تەشریع بکرێت. طبعاً پێشتریش ئەکید ئیتیلاف ئیدارەتی الدەولە دەستیان هەبووە لەوەی کە تەشریعکردنی ئیتیفاقە سیاسیەکە بۆ شێوە بوو کە ئەمەش تێپەڕێنرێ لێو دەنگی هێنا. هاتە مەجلیسی نواب یان ئەنجومەنی نوێنەران، لێش ئەکید خوێندنەوەی یەکەمی بۆ کرێ، خوێندنەوەی دووەم و پاشان پرۆسس ئەکرێ بۆ دەنگدان. طبعاً لیجنەی معنی بەمە لیجنەی قانونی بوو، بەڵام ئێمەش بەبەردەوام خەت لەگەڵیان بووین جوتیاران ئەو کۆبوونەوانەی کە لە ئاستی پەرلەمانە ئەکرێ بەڕاستی بە ئاسانی تێنەپەڕێ. ئەتوانم بڵێم ئەمە یەکێک بۆ لەو پرۆژە یاسایانەی کە کاری زۆر ویستوە لە ماوەی ڕابردووە، زۆر بە قورسیش توانیمان بگەێنینە ئەم قۆناغی ئێستا. یعنی چەند ڕێگریەک یا چەند معەرقلێک هەبوون لە بەردەمی ئەمانەیە، هەم کوتلە سیاسیەکان تێگەشتنی تەواویان لە پرۆژە یاساکە نەبووە، هەم ئەندامانی پەرلەمان کە بەشێکیان وەکو ناوەڕۆک نیانەزانی تەفاسیلەکان چی، ئەمانەش بە هەمان شێوە ئەترازیان هەبوو لەسەر بابەتەکان. طبعاً ئەمە چەندین ئستیزافەمان کردو لە ناو پەرلەمان، جوتیارانمان هێناوە لایەنەکان لە لیژنەی قانونی جوتیارمان هێناوە، باسی کێشەکەیان کردووە. دواتر لایەنە سیاسیەکان مادەی 140 کە بەڕێز هادی العامری خۆی چەندین کۆبوونەوە ئامادە بووە و بە هەمان شێوە دەوائری معنی، یعنی وەزاراتی معنی بم پرسە استیزافی بۆکراوە، یعنی ماوەیەکی زۆری ویست و ئەتوانم بڵێم لە سەرەتای ئەم دەورەیەوە ئیش لەسەر ئەم پرۆژە یاسایە کرێ. ئەخیراً لە ناو لیجنەی قانونە ڕێی دروست بوو کە فعلەن یعنی توانرا
ئەوە بگەین ئیجماعێک دروست بکەین کە فعلەن ئەم پرۆژە یاسا لە مەسلحەتی خەڵکە و ئاشتەوایی نیشتیمانی بۆ پارێزگای کەرکووک کە گەڕێنێتەوە مافە گەڕێنێتەوە بۆ خاوەن ماف هەرخۆی بەشێکی شەل لە جێبەجێکردنی بڕیاری مادەی 140 بەشێکە لە جێبەجێکردنی بڕیاری مادەی 140 بەڵام کارکردنی ویستوە ئەمە پەرلەمانچار بە پەرلەمانچار ئێمە قسەمان لەگەڵ کردوون چونکە هەر وەکو بەگشتی کە خوێنەوەی بووکە ئەو پێی وایە ئەمانە ڕەنگە بۆ شێوەیە گرنگ نەبێت لە ئێستای عێراقا کە قانونێکی لەم قەناعەت بە هەموو لایەنەکان بکەن بۆ ئەم بابەتە گرنگە بەڕاستی کە بابەتێکە پەیوەندی هەیە بە خاکە و پەیوەندی بە نەتەوەی کوردەوە ڕاستە تورکمانیش سوودمەند بووتیایە زۆر یعنی پێت ئەڵێم تاقێکی زۆری ویست کاتێکی زۆری ویست تا ئەو قەناعەتە دروست بکەیت و دواتر لە مستەوای سیاسیشە بە هەمان شێوە لە ئەتیلاف ئیدارەتە دەوڵەت ئیشیان لەسەر ئەوە کرد نوێنەرانی ئێمە لە ئەتیلافە کە فعلەن ئەم یان تێپەڕاندنی ئەم پرۆژەی ئاسایە گرنگە دواتر بینیمان کە ڕەنگە ئەگەر بە پاکیجێک نەبێت لەگەڵ کۆمەڵی ئاسایترا نەتوانین جارێکی تر ئەمە تێپەڕێنەوە بۆیە ئەو فقرانەی کە لە منهاجی وزاریە بەشی اتفاقی سیاسی لەسەرکرا ینی چەند پرۆژه یاسایەکە کرانە یەکسەر لە یەک پاکیج بۆ ئەوەی بتوانین دەنگی تەواو بێنین طبعا لە پەرلەمانە چەندین جەلسە ئامادە ئەکرا بۆ ئەوەی یعنی لە خشتەی بەرنامەی کاری پەرلەمانە بوو ئەم سێ پرۆژه یاسایە و ئەم بینین لە ماوەی ڕابردووە نیساب تحقیق نابوو یان نائگەیشتە ئەو قۆناغەی کە دەنگی لەسەر بدرێت کۆبوونەوەی خیریش تێک بدرێ طبعا زۆر لەگەڵ ئەوە بوون کە تێک بدرێت بەڵام دواتر ئیرادەیەکە بوو کە لەم قۆناغەیە ئەم یاسایانە پێویستە تەشریع بکرێن بە تایبەت لەسەر ئەوەی کەرکووک قساکەم لەسەر ئەوەی کەرکووک طبعا ئەم قەراراتانە 300,000 دۆنم زەوی ئەگەڕێنێتەوە بۆ خاوەنە ئەسڵەکانیان ئەمە ئەگەر ئێمە سەیری پرۆژەی هەڵۆشانەی بڕارەکانی مەجلیسی قیادەی سەورەکەین ئەبینین 4 فەقەرەی 4 مادەیە باشە ئەو ئەسباب الموجبة 4 مادەکە لە مادەی یەکەمە ئەڵێ یولغا قەرارات مەجلس قیادة الثورة ڕقەمەکانی وتووە ئەوانی کە پێی دەرکراوە لە ڕابردوودا بەڵێ بۆ ئێستا 12 بڕیاری مەجلیسی قیادەی سەورەیە کە هەشتیان تایبەتە بە پارێزگای کەرکووک و دوانیشیان لە مەندەلی وانی تریشیان لە منطقەکانی ترە ئەو هەشتێک کە تایبەتە بە پارێزگای کەرکووک من ئەگەر باسی ئەو بکەین لە ناوچەی داقووقە یعنی قەزای داقووق قەزای دووبز و ناحیەی لەیلان و ناحیەی سەرگەڕان و ناحیەی بەشیر کە ئەمە تورکمان نشینە طبعا ئەکید پرۆسسکردنی یا جێبەجێکردنی ئەم قانونە لە دوای ئەوەی کە لە پەرلەمانەوە ئەچێ بۆ ڕئاسەی جمهوری مسادقە ئەکرێت لە وقای عێراقی بڵاو ئەکرێتەوە ئەجار لە مادەی چوارەمی پرۆژه یاساکە ئاماژە بەوە کراوە کە بە کۆمەڵێک تعلیمات مەجلیسی ویزارات ئەم یاسایە ڕێنمایی بۆ دەرکرێت و لیژنەی بۆ پێگەێنێت جا ئەو کاتە قانونەکە چێتە بواری جێبەجێکردنەوە ئەو لایەنە معنیانی کە دەبێت بەشدار بن لە جێبەجێکردنی قانونەکەدا طبعا هەموو یاسایەکە دەرەچێ پێویستی بۆیە تعلیمات لەلایەن جیهای مختصەوە دەرچێت ئیتر هەر وەزارەتێکی معنی کە مطالب بێ بۆ تەشریعکردنی ئەو قانونە ئەو دەرێکا یان مەجلیسی وزەرا مەجلیسی وزەرا لە مادە قانونەکە نووسراوە مەجلیسی وزەرا کە ئەو تعلیماتانە دەرئەکات طبعا ئەکید مەجلیسی وزەرا ئێمە نوێنەرمان هەیە لە مەجلیسی وزەرایە و چەند وەزیرێکمان هەیە لێ ئەکید گرنگە لە کاتی دانانی ئەو تعلیماتانە زۆر بەوردی تعامل لەگەڵ نصوصی تعلیماتەکە بکرێ بۆ ئەوەی یعنی تووشی بۆ قانونەکە هەیە ینی ئەمسەری قانونەکە ڕێنمایەکان دەتوانێت دەستکاری بکرێت لە تعلیماتەکانە یعنی شێوازی تعلیماتەکان بە جۆرێک بنووسرێتەوە یعنی بەو شێوە بێ کە ئەم ئەرزانە فعلەن بگەڕێنەوە ئێستا بڕیارەکە هەڵوەشاوەتەوە باشە بەڵام بە تعلیمات چۆن ڕێکی ئەخەنەوە چۆن ئەیگەڕێنەوە بۆ خاوەنە ئەسلەکەی چۆن ئەو مۆزوعی تعویزات گرنگە بڵێ ئەمەیان گرنگە قانونەکە کە هەڵوەشێنراوە گرنگە بڵێ ئەو پەڕی گرنگی قانونەکەیە بەڵام ئەی خۆت جێبەجێکردنی پرۆسەکە دانانی تعلیماتە دواتر وەزاراتی معنی واتە وەزارەتی کشت و کاڵ معنیە بەم بابەتە وەزارەتی عادل معنیە بەم بابەتە دائیرەی ئەراضیمان هەیە هەر سەر بە
هيئەیەکە لەناو وەزارەتی کشتتوکاڵ ئەمانەش وزارەتی عدل هەم معنیە وەزارەتی عدل بەمە معنیە بۆیە يعني ئەمانە وەزارەتی معنین بەم بابەتە لیجان تشکیلەکرێت لە مستەوای محافظە لە مستەوای وزارات بۆ چۆنێتی ئیشکردن لەسەر ئەم بابەتە یعنی بن پێم وایە پرۆسەکە ڕەنگە هەندێک کاتی بوێت بەڵام دواتر بڕیار قانونێک هەیە کاڵی وەشاندۆتەوە تعلیماتەیە ڕێکی ئەخات بۆ ئەوەی جارێکی تر ئەو مۆزوعی ڕادستکردنەوەی ئەو زەویانە لە ڕێگەیەکی قانونی و بەپێی تعلیمات ئێمە لە هەمان کاتە یعنی لەم نقطەیە تەکید بکەمەوە کە ئێمە لە هەمان کاتە زۆر بەلامانەوە گرنگە کە ئاشتەوایی کۆمەڵایەتی لە پارێزگای کەرکووکە هەبێت ئاشتەوایی کۆمەڵایەتی بۆ معنای کە ئەم کەسانێک کە ئێستا ئەرزەکانیان بەدەستەوەیە بە قەناعەتەوە ئەوانیش لەسەر ئەرزەکانیان نەمێنن ڕازی بن لەسەر ئەوەی کە ئەرزەکانیان بەجێ هێڵن تعویز بکرێن ئالەتی تعویزەکەش لە قانونەکە دیاری کراوە بە پارچەیەک زەویە ئەگەر بێت و کەسەکە خۆی دانیشتووی پارێزگای کەرکووک بێ یان قەرەبوو ئەکرێتەوە تعویزیش ئەگەر مەسقەت ڕەسی کەرکووک نەبێ لە عارەبی هاوردە بێ لە محافزەکانی لە ناوچەکەی خۆی قەرەبوو ئەکرێتەوە بۆیە بەلامەنە ئەم خاڵە زۆر گرنگە تەکیدیشی لێکەینەوە کە ئێمە لەگەڵ ئەوەین ئەو ئاشتەوایی کۆمەڵایەتیە لە پارێزگای کەرکووکە هەبێت چونکە وەزعی کەرکووک بەڕاستی وەزعێکی حساسە پێکاتی جیاوازی تایە ئێمە ئەمەمان بەلاوە گرنگە و چۆنێتی ڕادستکردنەوەی ئەرزەکە و چۆنێتی گەڕانەوەی ئەوان تعویزکردن یان ئەمانە هەمووی ئەبێ زۆر زۆر گرنگە بەڕاستی ئەم خاڵی کە جەناب دامەژت پێدا بە تایبەتی لایەنی ئاشتەوایی نێوان پێکاتەکانی کەرکووک چکە وانە زانینە زەویانیانی بەدەست عەرەبەوەی عەرەبیش کێ ئەوانەیە کە هاوردن چکە ئەسڵی کەرکووک نین ئێستا تۆ گەڕێنیتەوە بۆ خاوەنە ڕەسەنەکەی 50 ساڵە ئەوانەیە کاری لەسەرەکان زەوی خۆی زانێ بۆیە من ئەمێ ئەوە پرسمانی دیلان خان بابەتی جێبەجێکردنی پرۆسیسەکە زۆر گرنگە چکە قانونەکەی وتمان گرنگە چکە بەڕاستی جەنابیش ئاماژەت پێدا بەڵە زۆر گرنگە لە ڕابردوێمە قانون هەبووە بۆ هەر مادەی 140 خۆی جێبەجێ نەکراوە تا ئێستا مادەیەکی دەستوری شە و ساری مەفعولە وایە نا بەردەوامە خۆم قانونەش یعنی بۆی هەیە جێبەجێ نەکرێت وانە ڕێگری ئەبێت کەسانێکن لایەنگری نین کە جێبەجێ بکرێت قەناعەت پێکردنی ئەو لایەنانی بەرامبەر کە ئەم یاسایە لە بەرژەوەندی ئەوانی شەو دەبێت جێبەجێ بکرێت و ئەو خاڵەش بپارێزێت کە جەناب دامەژەی پێدی لایەنی ئاشتەوایی نێوان پێکاتەکانە چۆن ئەتوانرێت ئەمە بکرێت چێ بەرپرسە لەوەی ئەمە بکا بە حەقەت يعني بەڕاستی ئێمە ئەبێ متابعەی قۆناغەکانی داهاتوو بکەین بزانین لە کاتی داڕشتنەوەی تعلیماتەکانە چۆنە و تەشکیلکردنی لیجانەکان چۆنە و ئێمە بەڕاستی چاوەڕوانی ئەواکەین کە ئێستا دەنگێکی ناڕازایی هەیە لەسەر ئەم پرۆژە یاسایە طعنیش بکرێت یعنی ڕەنگە لە محکەمەی ئیتیحادی طعن لە هەندێک فەقەرەی ئەم قانونە قانونیە طعن بکرێت هەموو پرۆژە یاسایەک یان ئەندامی پەرلەمان یان تاکێک کە متەزەرر بێ لە قانونێکی معەن ئەتوانێت بچێتە بەردەمی محکەمەی ئیتیحادی و لەوێ داوا یان سکاڵا تۆمار بکات و محکەمە تشکیلەکرێ بۆ بینینی هەموو ئەو داوایانەی کە دێتە بەردەستیان بۆیە یعنی ئەمە متەوقعیان لە محاکمی مختص بەدا ئەو محکەمانە دیسانە و ڕەنگە طعنیان سکاڵایان هەبێ بەڵام لە هەموو کاتێکە ئەمە یعنی شتێکی ئاساییە تۆ هەر پرۆژه ئاسایەک دەرکەی چاوەڕێ ئەوەی کە ڕەنگە طعن بکرێت ئەمە بابەتێکی ئاساییە بەڵام دواتر محکەمە چۆن لەگەڵ ئەم دۆسەیە تەعاملەکە چۆن واقعی عێراق دیراسە ئەکات چۆن دۆخە سیاسیەکەی چۆن لە مەسلحەتی ئەو مەنتیقەیە چ جۆرە ئاسایەکەی بۆیە لێرە بۆ نمونە کە طعنە درێت یاخود جاری ئەم قانونە کە بووە بە قانون ێستا باشە یەکسەر ئەبێت جێبەجێ بکرێت یاخود نەخێرە بێت چاوەڕێی ئەو طعنانە بکەین یاخود ئەو لایەنانە بکەین کە ناڕازیە و ئەو کاتە محکەمەی فیدرالی یەکلای کاتەوە ئەنجا قانونە کاتێک جێبەجێکردنەوە بەڵێ طبعاً هەر وەکوتم لە دوای پەرلەمان ئەمە سلسیلەیەک سلسلەیەک ئیشکردنە یەکەم لە ناو مەجلیسی ویزەرا دەنگی تەواو هێنە دواتر دێتە پەرلەمان بە چەند قۆناغێک تێپەڕێ خوێندنەوەی یەکەمی بۆ کرێن پرۆژە یاسایانە خوێندنەوەی دووەم دواتر دەنگی لەسەر پەسەند ئەکرێت لە دوای ئەم پرۆسە ئەچێتە سەرۆکایەتی کۆمار لێ مسادەقە ئەکرێت لە دوای مسادەقەکردن ئەنجار لە وەقایعی عێراقی نەشرکرد لە دوای نەشرکردن لە وەقایع عێراقیە ئەنجار ئەگەر لە دوای ئەمەوە مەجلیسی ویزەرا معنیە بەدانانی تعلیمات بەڵام مەجلیسی
مەجلیسی وزەرا کارەکانی ناوەستێنە چاوەڕوانی بکات محکەمە چی ئەڵێت ئەو ئیشی خۆیە کات ئەمان ئیشەکانی خۆیانەکەن تعلیماتی معنی دەرەکەن دواتر ئەگەر محکەمە بڕیارێکی معەنی هەبێ لە ڕەنگە ئیشی لەسەرکەن هەرچەند من پێم وایە لەم قۆناغەیە محکەمەی ئیتیحادی یان محکەمەکانی تر ئەم وەزعە یان وەزعی کەرکووک بنەزەری اعتیبار وەرەگرن کە شارێکە چەندین ساڵە تۆ کێشەت هەیە یعنی بەڕاستی کاکاوڕە ماوەی ڕابردوو ئەگەر ئاگادار بی ئێمە بەشێکی زۆری کات و کارمان لەسەر ئەم بابەتی زەویزار لەسەر بابەتی زەویزار بوو و ئێمە لە ڕووی ئەعلامیەوە ئەگەر بەڕێستان ئاگادار بن و دڵنیاشم کە خۆتی چەندین بەرنامەت لەسەر ئەمە کردووە ئاگاداری تەفاسیلی ئەمە هەی کە چەند کێشەیەکی گەورە بووە لەو پارێزگە ئەکید مع حاکمی معنی و مختص بەم بابەتە ئەو ڕاستیەکان تێگەیشتووە بنەزەری اعتیبار وەرئەگرێت و قەرارەکانیان بە شێوەیەک ئەبێت یعنی بە شێوەیەک کە بێت کە عادل بێ و ڕەچاوی هەموو بابەتەکان بکات یعنی بەڕاستی ئێمە چاوەڕوانی ئەوەین کە ئەو زوڵمەی کە چەند ساڵە لە خەڵک کراوە و چەند ساڵە بە بەردەمی جوتیارێکی کوردەوە ئەبینی لە قەتعەیەکی ئەرزەکەی خۆیەتی و ناتوانێت هیچ جۆرە کارێکی تێ بکە ئەمە قۆناغێکی باش بووە دەستکەوتێکی باش بووە بۆ کورد کە توانی ومانە لەم خولەی ئەم جارەی پەرلەمانە ئەم قانونە دەنگی تەواو بهێنێت و پرۆسس بکرێت طبعا پرۆسسکردنەکەی من جارێکی تر ئەمەیە ینی ئەم ئاماژە بەم خاڵە بکەین ئەمە یەکەم جارە لە پەرلەمانی عێراق بە سەلێک یان بە پاکجێک چەند سێ پرۆژە یاسا لە سەلێکە دابنرێت و دەنگی لەسەر بدرێت ڕاستە پرۆژە یاساکە وەکو مادە هەر پرۆژە یاسایەک بە دەنگ دراوە بە هەر مادەیەکی مادەکان بەجیا دەنگی لەسەر دراوە دواتر ئەسبابی موجبەش بەجیا دەنگی لەسەر دراوە بەس القانون بالمجمل کرایەک سەلەیەکەوە و ئەگەر ئەمەش نەکرا بەڕاستی ئێمە ترسی ئەومانە بۆ کوچۆن جارانی پێش و ئێمە ڕەنگە ئەتیفاقێکی سیاسیمان لەگەڵ کوتلێکی سیاسی بکەین لە ناو پەرلەمانە ئەگەری هەیە بەشێکیان دەرچنە دەرەوە لە هۆڵی پەرلەمان دەربچنە دەرەوە یان نسابی تحقیق نەکەین بۆ ئەوەی کە ئێمە ئەمانەوێت بەس بەم جۆرە توانم بڵێم تەجروبەیەکی تازەیە ڕەنگە بۆ داهاتوو بتوانین ئەو یاسانەی کە هەمانەوە چەندین ساڵە نەمانتوانێەوە تەشریعیکەین بەم جۆرە بتوانین تێپەڕێنین وڵایەوە خاڵێکی گرنگە ینی جەنابەت و ڕوژانت و ئاماژەت پێدایانی ئەم سێ پرۆژە یاسایە بەیەکەوە بوون تاوان لایەنێکی داواکاری کردبووە ئەوەی کە سونە ئەوەی کە شیعە تاوان تەوافقیشی لەسەر بووە جەنابەت دوتت کۆمەڵێک هەوڵی ینی زۆر هەبوو بۆ بابەتەکە و چۆنەڵی سەرکردایەتی و لێپرسراوانی باڵای هەر سێ پێکاتە بەشدار بوون لە بابەتەیە تەعەندان لە یەشێک لە قانونەکان تەعەندان نابێت لە هەردوو قانونەکەی دیکە یاخود دەرسێ قانونەکە یاخود هەڵوەشانەوەی قانونێکیان هەڵوەشانەوەی هەر سێشی نابێت چکە ئەمەیان خاڵێکی زۆر گرنگە بە حەقن وایە نا بەڵێ طبعا من بەتەکید یعنی هەر ئەو ڕۆژەش کە دەنگ لەسەر ئەم پرۆژە یاسایانە درا دەنگێکە بوو لەناو پەرلەمان کە تەعنیەکەنەوە جەلسەیەکی ینی شێوازی جەلسەکەیان شێوازی دەنگدان لەسەر پرۆژە یاسایەکە یاسایی نەبێت ئەو دەنگە هەیە لەناو پەرلەمانەوە من هەر هەمان بۆ ڕۆژی دواتر کۆمەڵێک پەرلەمانتار تەعنی هەندێ فقراتی قوانینیان کرد لە محکەمەی ئیتیحادی هەروکوتم پرۆسەکە ینی پرۆسەیەکی تازەیە دواتر ئەمە محکەمەی ئیتیحادی بڕیار لەسەر ئەم بابەتە ئەدات بەڵام من پێم وایە ینی پرۆسەکە بە پێی یاسایی ڕۆیشت و دەنگدان لەسەر هەر چونکە هەمووی بە فەقەرات دەنگی لەسەرراوە بۆ ئەوەی ئیجماعێک لەسەر ئەوە هەبێت کە ئەو اتفاقە سیاسیش کە هەبووە نشکێنرێت بۆیە بەو شێوەیە ڕۆشت و ئەگینا دەنگی هێناوە یعنی بالمجمل دەنگ لەسەر پرۆژە یاساکە دراوە ئەوە گرنگە بەڵێ باشە ئێمە لە جەنابی ئاماژەت پێدا لە ڕابردوو ینی کۆمەڵێک زوڵم و غەدری زۆرەکرا بەڕاستیانی لە جوتیارانی کورد یعنیکو بەبەرچای خۆیانەوە زەویەکان داژی کرا و بەرچای خۆیانەوە ینی نیانەتوانی بەرهەمەکانیان بچنەوە زۆر جار بە بەرچای خۆیانەوە ینی بەرهەمەکانیان نەسووتێنرا بەڕاستی ئێوەی پەرلەمانتاران ینی مەشایەتی بۆ وادەین بە حەقەت ینی پەرلەمانتارانی کورد و جەنابەت و لەسەر موشیانەوە ینی کاخالی شوانی وەزیری داد ینی دواتریش کە کاک ڕێبوار دەبێتە پارێزگاری کەرکووک ئەمانە هەموو لەسەر ینی چۆنڵی یەکێتی مەحسوبن ینی هەوڵێکی بێوچانتاندا بۆ ئەم بابەتە گرنگە کە پارێزگاریکردن و لە زەویزاری جوتیارانی کورد و ئێستش کە ئەم بڕیارە دەرچووە جوتیارانی تورکمانی شیاتۆ دەسەر
ئەتوانین بڵین لە داهاتوودا ئینشاڵای تر لە کەرکووک و ناوچەکێشە لە سەرەکان نابینین کە زەوی هیچ جوتیارێک بە کورد و تورک و عەرەبەوە داگیر بکرێت یاخود مافی هیچ خاوەن زەویەشی ڕەسەن بخورێ لە کەرکووکە. یعنی داگیرکردنی زەوی جارێکی تر لە ڕووی یاسا من پێم وایە ناکرێ ئەمە ناکرێت. یعنی پرۆسی تعریبکردن ئەمەی کە لە ساڵی هەفتاکان کراوە ئەم بە قانون کراوە ینی پرۆسی تعریبی بە قانون کردو کراوە جارێکی تر ئەرزی کوردداگیر بکرێتەوە ئەمە قانونی پێویستەوە بڕوان ناکەم ئێمە ئێستا لە خۆمان مشارکین لە حکوومەت و کورد یعنی فاکتەرێکی گرنگە لە عملی سیاسی لە عێراق جارێکی تر ڕێگەبەوە بدرێتەوە ئەرزی کورد داگیر بکرێتەوە یان بە قانون ئەمە ڕێک بخرێنە ئەمە بەم شێوێن ڕەنگە هەندێک خوڕقات هەبێ ینی هەندێک خوڕقات هەیە لەملا لەولا عەرەبێک دێت لە کەرکووک نیشتە جێبێ یان ئەم ئەبینین تەرەفگیری هەبێت لەلایەن هەندێک تەرەفگیر لە تەرەفگیری سوپا بەڵام ئەمە ناتوانین بڵین پرۆسی تعریبە ینی خروقات جیا لەگەڵەوەی پرۆسە هەبێت چکە پێشتر ئەمانە بە یاسا ئەکران ینی قانونی بۆ تەشریعکرا بەڵێ ئەمە ئێستا ئەکرێ ینی لە مستەوای ئەشخاصە توانین بڵین نامێنێت بەڕاستی بەڵێ یعنی جارێکی تر داگیرکردنەوەی عەرزدا ئەمە پێم وایە بەم شێوەی ساڵی هەفتاکان بە هیچ شێوەیەک بۆ شێوەیە نابینرێتەوە. باشە لە ڕۆی یاسایەکەەوە بۆ نمونێ خاوەن زەویەک بۆ تۆ ساڵی 50 ساڵم پرۆسەیە ینی بەم شێوە بەردەوام بوو ئەم غەدرە کراوە ینی خاوەن زەویەکە کە تاپوی ڕەشیشی پێبوو لە دەستیا بۆ پاراستوێتی ینی غەدری لێکراوە بەڵام ێستا خاوەنە ئەسڵەکە نەماوە ئەم تاپۆڕەشە لای هەر کەسێک بێ ئەم زەویە ینی مافی خۆیەتی بۆ یەگەڕێتەوە لە ڕۆی یاسایەکەەوە ینی خاتو دیلا بەڵێ طبعا هەموو ئەو کەسانە هەموو ئەم معلومات و بەیاناتانە هەمووی لە وەزارەتی کشتتوکاڵ هەیە و لە دائیرەی تایبەتمەنە طبعا بە چ قەرارێک ئەم قطع عەرزە هی کێ بووە و دواتر بە قەرارەتی مەجلیسی قادەی سەورە ئەم ئەرزانە وەرگیراوەتەوە لێیان و دواتر عەقدی زراعی لێکراوە بۆ ئەم کەسە یعنی بەیاناتێکی وازحە و ئێمە ئەگەر ئەم بڕیارە لەم قۆناغەیە هەڵوەشێنینەوە دواتر ئیشی ئەوەش مان دێتە بەردەم کە ئەو عەقدە زراعیانش کە لەسەری کراوە جارێکتر ئەمانەش هەڵبۆشێنردنەوە بەڵام من پێم وایە ینی ئەمە بۆ خۆی لە تعلیماتەکەی ئەبێ ئەوە خاڵە زۆر بەڕوونی باس لەوە بکە لە دوای هەڵوەشانەوەی بڕیارەکە ئیتر عەقدی زراعیش پێ هەڵ ئەوەشێتەوە یعنی ئەمە ترسی ئەومان نییە مەسەلەن حەقی کەسێک بفەوتێ نا ئەمانە هەمووی حەقی کەسێک لەم بابەتیان نافەوتێ ئەرزی کەسێکی معەنە ئەمە بە قەرارێکی معەن لێی وەرگیراوەتەوە و بە عەقدێک یان بە قانونێکی معەن دراوە بە کەسێکی تر تۆ قەرارەکە بۆ لایەنی کە قەرارەکە تەڵۆشانەوە بڵێ تعویزی تایە بۆ لایەنی بۆ نوێسە زەویەکە لە کابراایکی عەرەب وەرەگیرێتەوە تعویزەکرێتەوە لە بەرامبەر تعویزەکرێتەوە بە پارچەیەک زەوی ئەگەر خەڵکی کەرکووک بێت و ئەگەر مەسقەت ڕەسی کەرکووک نەبێت لە شوێنی ڕەسەنی خۆی ئەرز وەرەگرێتەوە. ئەی کۆمەڵێک زەوی هەن کە هەری کورد و تورکمانەکانن لە چوارچێوەی ئەو زەویانیان کە هی سوپایە و هی وەزارەتی بەرگریە ئەمان چۆن تعویزەکرێنەوە ئەمە طبعا لە مادە قانونەکە نەسەن ئەمە هەموو عێراقە هەموو عێراق ئەو ئەرزانەی کە حکوومەت پێویستێتی بۆ وەزارەتی نەوتۆ بۆ وەزارەتی بەرگری ئەمە لە هەموو عێراقا ئەمە جێبەجێ کراوە ئەمانە هەر ئەبن بۆ نفعی عام بەکاردێت ئەچێتە ژێر ئەو بابەوە بۆیە ئەمانە ناگەڕێت بەڵام مەساحێکی ئەو تۆنیە لە کەرکووکە وەکو شارەکانی تر تعامل لەگەڵ ئەو بابەتە کراوە چونکە الهدف منه هو النفع العام يعني وڵات سوودی لێوەرئەگرێت بۆیە ئەمان بڵێ ئەمەیانە ئەم هەڵوەشانەی بڕارەکانی مەجلیسی قادەی سەورە ئەمانە ناگرێتەوە ئیستیسنا کراوە ئیستیسنای و ئەو ئەرزانە کراون کە دراون بە وەزارەتی دیفاع وەزارەتی نەوت کە ئەمانە بۆ نفعی عام بەکار هاتوون ئەمانە ناگرێتەوە. باشە ئێمە پێشتریش باسمان لەوە کرد ینی مادەی 140 هەبووە لە ڕابردوودا و ئەم مادەیە تاوەکو ئێستا بەردەوام و چکە زۆر کەس زیانی باسییان لەواکە لە ڕابردوودا کە مادەی 140 نەخێت کۆتاییات و ئەکسپایر بوو بواری جێبەجێکردنی نەمەوە بەڵام لە ڕۆ قانونێکەوە پێدوانی ینی چکە مادی 140 خۆی لە سێ خاڵدا بینێتەوە ینی بۆ نمونە ینی ئاساییکردنەوەی دۆخەکە دواتر گەڕانەوەی زەویزارەکان و تعویزات دواتر ئیسیفتای ئەو شارەیەکە بۆنە بڕیار بدا بدەتە هەرێمێک یاخود لەسەر بەغداد یاخود لەسەر هەرێمی کوردستان بەم هەنگاوە پێ دوای بەشێک لە مادی 140 ئێستا دەچێتەوە بواری جێبەجێکردن لە ڕۆ یاسایەکەوە خاتو دیلان
طبعا کاک هاوڕێ یەکێک لە ڕێگاکانیان یەکێک لە ڕێگاکان کە کەرکووک تایە گۆڕانکاری دیموگرافی کراوە خۆی مەوزوعی زەویە. بەڵێ ئێمە قۆناغێکی زۆر گرنگەت کە تۆ ئەم زەویانەت جارێکی تر گەڕانەوە بۆ خاوەن ڕەسەنەکانیان. ئەمە بەڕای من یعنی خاڵێکی زۆر زۆر گرنگە یەکەم و دومیش بەشێکە لە مادەی 140 بڵێ ئەگین تۆ باس لەواکەی کە ئەوانەی کە هاوردن بگەڕێنەوە شوێنەکانی ئاسلەکانی خۆیان و ئەوانەی کە تەرحیل کراون لە پێش ساڵی 2023 بگەڕێنەوە کەرکووک. ئێمە بەم شێوەیە ئەوەی کە هاتووەتە کەرکووک تۆی گەڕێنیتەوە بۆ شوێنە ئەسلەکەی بۆیە بەشێکە لە جێبەجێکردنی مادەی 140 بەشێکە لەوە. بەڵێ ئەکید بەڵێ. باشە. هەنگاوەکانی دواتری ئێوەی ئەندامانی ئەنجومەنی نوێنەران لە فراکسیۆنە کوردستانیەکان بە تایبەت بۆ بابەتی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان چی ئێستا ئەم قۆناغە گرنگەتان بڕی بەڕاستی ینی بە هەوڵی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئێوە و سەرجەم فراکسیۆنە کوردستانەکان لە پەرلەمانی عێراق. چونکە کۆمەڵێک بابەتی دیکەی گرنگ هەیە لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان کە تاوەکو سێگلا نەبووتەوە. ئێوە بەنیازن لە بەرنامەی کارتانە چی بکەن بۆ ئەم بابەتە گرنگانە بە تایبەتی هەردوو نەڕۆین ئەسانی بابەتی چۆنەڵی مامۆسایانی گرێبەستەیە و کۆمەڵێک بابەتی دیکە هەیە کە پەیوەندی هەیە بە کەرکووشیەکانەوە یاخود ناوچە کوردستانەکانی دەرەوە. ئێوە لە قۆناغەکانی داهاتووی کارکردنتان لە ئەنجومەنی نوێنەران بە تەوافقی لایەنەکان بە تایبەتی ئیدارەی دەولە بەتەمان چی بکەن بۆ ئەم بابەتانە خاتوودیلە؟ طبعا ئێمە ئەو فقرانەی ترکە ئێمە چاودێرێکی باش ئەبین لەسەر حکوومەت بۆ لە کاتی دانانی تعلیمات و لە کاتی جێبەجێکردنی ئەم قانونەی کە تەشریعمان کرد کە ڕۆژانەی بڕارەکانی مەجلیسی قادەی سەورە بۆ ئەمە وەکو کاری پەرلەمانی چاودێریە بۆ ئەوانەی کە بەڕاستی جێبەجێ نەکراوە گەڕانەوەی کۆمەڵی مامۆستامانەیە بۆ سەر پارێزگای ئەمە شێکێکە بێ لەو فقرانەی کە لە قۆناغەکانی داهاتوە ئێمە ئیشی جدی لەسەرکردێ هەرچەنێ ئێمە ئەم بابەتانەمان یعنی ئێستا قۆناغی زۆر باشی بڕیوە بستنا تەخسیسی مالی ماوە هەندێک گرفتی بچووک مایەوە بەپی کاتی خۆمان بەپی ئەوەی کە ئەکید ئەمانەشێکێکە بێت لە بەرنامەی کاری ئێمە لە داهاتوو ئیش لەسەر کەیسەکانی تر بکەین مەسەرەن کەیسی نەقڵکردنەوەی مامۆستاکان کەیسی تەملیککردن زەوی وزارەکانی کەرکووک کە ئەو خێزانانەی لە ساڵی پاش ساڵی 2023ەوە گەڕانەوە کەرکووک ئەمانە خانووکانیان بەسەر تەملیک بکرێ یعنی ئەمانە هەمووی کۆمەڵێک کارن کاری داهاتووی ئێمە ئەبن ئەکید مەوزوعی دانانی تەسمیمی شارە چۆنێتی مسادەقەکردنە تەفعیلکردنی کۆمەڵێ بابەتە لە ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان کە معلقن ینی بابەتی معلقن و نەگەیشتون بە چارەسەرکردن لە ڕێگەی محکەمەی معنیەوە بیان محکەمەی ئیتحادی یان لە ڕێگەی دانانی پرۆژه ئاساوە بێ یان بە قەرارات بێ ئێمە ئیشی تەواوی لەسەرەکەین ئەم بابەتانە من هیچم نەماوە گەر جەنابەت هەر شتێک کە من درکم پێ نەکردەوە یاخود نەمکردوێتە پرسیار لە ڕۆقانونێکەوە توانی ئاماژەی پێ بدەیت لە کۆتاییدا لە ڕۆقانونێکەوە کە فەرمان کرد بەس من ئەمێ لێرەوە یعنی دەستخۆشی لە سەرجەم فراکسیۆنە کوردستانەکان بکەین کە زۆر یەکدەنگ و یەکریز بوون لە تێپەڕاندنی ئەم پرۆژه یاسایەوە پیرۆزبایەکی زۆر گەرمیش لە جوتیارانی پارێزگای کەرکووک و ناوچەکانی تری کێشە لەسەر هەیە لە خانەقین و لە مەندەلی و لە شوێنانە و ئەمە دەستکەوتێکی زۆر زۆر گرنگ بوو کە ئێمە 20 ساڵە نەمانتوانێت و قانونێکی بەم شێوە تەشریعەکەن ئێستا توانیمان لە دوای 50 ساڵ ئەتوانین بە هەموو خەڵک بڵێنەوەی زوڵمە جێ نابێتەوە هەر ماف ئەگەڕێتەوە بۆ خاوەن ماف و ئەمە یەکێکە لەو تەجروبانەی کە ئێمە توانیوانە دوای 20 ساڵ کارکردن و 50 ساڵ لەوەی کە زوڵم لە کورد بکرێت جارێکی تر ئەم حەقانە بگەڕێنینەوە هیوادارین کە ئەم پرسە بوێتە خاڵێک بۆ لە پارێزگای کەرکووکە بۆ ئاشتەوایی کۆمەڵایەتی لەو شارەیە و پێکاتەکان بە تەعایوشی سلمی لەو پارێزگایە بژێن و ئەکید ئەمەشێکەکە بێت لەو بابەتانە چونکە ئەو نیزاعی کە ئێمەمان بینی لە ماوەکانی ڕابرد و شەڕە دار و شەڕە بەرد و شەڕە تەقە و بەمانە ئیتر بم بە دەرکردنی ئەم یاسایە بەڕاستی ئەمانە هەمووی هیوای سەرکەوتنتان لە داهاتوە زۆر سپاس بۆ خات و دیلان غەفور ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە فراکسیۆنی شێتی کە بە سپاسەوە لە بەرنامی پانۆراما لەگەڵمان بوو دووبارە بەخێر دەرچاو بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقێم شەوی پانۆراماتان پێشکەش کرا خواتان لەگەڵ